کاک سیروان ئەوەی ئەمڕۆ جێی سەرنجە پێگەی تونڕەوی ئاینی بە تایبەتی بۆ ئاینی ئیسلام لە جیهاندا ئامادەبوونێکی زۆر زیاتری هەیە وەک لە پێگەی میانڕەوی ئیسلامی. بەڕای جەنابەت ئەم جیاوازیە کە دروست بووە ئاینی ئیسلام دەخاتە بەردەم ئەوەی کە پێویستە ریفۆرمی تیا بکرێت کە پێویستە نۆژەن بکرێتەوە یان نا؟ من ئەگە لە پرسیارەکەی تۆ بە درستی تێ بکەم پێم وایە تۆ لە تونڕەوی ئیسلامی مەبەستت جیهادی مسەلەحە لە دنیاە بۆی واتم پێم وایە ڕۆژانە مەوزوعات زیاتر هاتۆتە بەرچاو. ئەگە تۆ مەبەستەوەی من پێم وایە بەڵێ و نە بە هەردوو اتجاهەکەی بۆی هەیە بڕوا. ئەڵێم نە چونکە لەسەرەوە کەوتووە کە ئایا بە چی ئەندازەیە کە مستەقابە لە دنیاە زیاتر و زیاتر قوڵە بێتەوە بەوەی کە ئیسلامیزم ئایدۆلۆژیایەکە کە زیاتر لە سەرپایی ئەو وەستاوە کە لەسەر دوو پۆڵەکە وەستاوە تیۆری موئامەرە و تیۆریەکی پارانۆیدی بۆ مێژوو لەسەرم دووە بە پێوە وەستاوە. ئەمەیە واکات کە بۆی هەیە زیاتر و زیاتر ئەم ئایدۆلۆژیایە بتوانێت قەنەعەت بە خەڵکانێک بێنێت کە دنیا سراعی حەزاراتە. بەڵام لە بەرامبەر من پێم وایە ئەگەر بێت و ئیسلامی سیاسی بۆ ئەندازەیە ئاوها بەدەستیفادە لە ئاینی ئیسلامەکە بۆی هەیە بەڵێ پێش هەر کەسێک بۆی هەیە موسڵمانان هەوڵدەن بکەونە خۆیان و دینەکە لە ژێر دەستیان دەرکەن بەڵێ بۆی هەیە ئەم عنفا کە خەریکە نەخەریک لە تام دەرچووە بۆی هەیە بە دوای خۆیان ڕیفۆرمێک بێنێ. کاک سیروان با ئێمە باری بەڵێکە وەربگرین. بەڕای جەنابە هاوڕاییەک لە ناو ڕێبەرانی ئاینی ئیسلامیدا دێتە ئاراوە خۆت دەزانی ینی ناکۆچێکی زۆر لە نێوان شیعە و سونەدا هەیە بە ئاستێک کە شەڕی 1500 ساڵ لەمەوبەریان لە ئێستاشدا هەر بەردەوامە. خۆی ئەگەر باسی ڕێبەرانی ئیسلامی بکەین لە جیهانە من باوە بڵێم کە ئاینی ئیسلام وەک ئاینی مەسیحی مەرجعێکی نییە کە مەرجعێکی موحەد بێت چۆن پاپا هەیە لە مەسیحیەتە. بۆیە ڕێبەرانی ئاینی ئیسلام زیاتر ڕێبەرانێکن کە مەحەلین ئەوەی بڵێ ئایا تەنسیق لە بینی ئەم ڕێبەرە مەحەلیانەیە هەیە. من پێم وایە چونکە ئیسلامیزم لە هەر وڵاتە و قەزیەیەکی خۆی هەیە و ئایدۆلۆژیای ئیسلامیزمی بۆ بەکارهێنراوە ئەم تەنسیقە بەو شێوەیە نییە. هەر بەو شێوەیە کە ئایدۆلۆژیای مارکسیزم سەردەمانێک کەیسی لۆکاڵی پێ تەمسیلەکرا هەماشە ئیسلامیزم وایە. بۆیە ئەم تەنسیقە نییە تاکو بڵین ڕابەرانی ئاینی ئیسلام لە وڵاتانی جیانە ئەتوانن تەنسیقێکی گلۆباڵ بکەن و بتوانن ئاینی ئیسلام لەژێر دەستی ئیسلامیزم دەبێنن. باشە بەڕای جەنابە بێژگە لە ڕێبەرانی ئاینی ئیسلامی چیتر چ لایەنێکیکە دەتوانێت کۆنتترۆلی ئەو ڕەوشە بکە؟ نازانم ئایا مەبەستت کۆنتترۆڵە یا مەبەستت ئەوەیە کە ڕیفۆرمی تیا بکرێت. ڕیفۆرمی کە دەڵێم کۆنتترۆل مەبەستم لەوەیە کۆنتترۆلی کاریگەریەکانی تونڕەوی ئیسلامی بکە و هەروەها ئەو پرۆژەی ریفۆرمە بخاتە بەرباس. خۆی ئەگە باسی کۆنتترۆل بکەین اینجا پێم وایە ئیجراعاتی زۆر جیاواز ئەگرێتەوە بۆ نمونە کاری پۆلیس، کاری ئەمنیەت ڕاگرتن، کاری تەوعیە ئەمانە زۆر ئەگرێتەوە. بەڵام ئەگە تۆ مەبەست لە ڕیفۆرمە من پێم وایە ئاینی ئیسلامیش ئاینێکە کولن پۆتەنسیەلیەوەی تایە ڕیفۆرم تیا ڕووبدا. من پێم وایە ئێستاکەش لە ماوەیەکی زۆرە ئاینی ئیسلام کاری لەسەرکرێ ڕیفۆرم بکرێ. من پێم وایە زیاتر لەسەر دەستی سیاسەکان ناکرێ وە گوتم چونکە سیاسەکان زیاتر مەسلحەتێک تەمسیلەکەن یا بەدوای مەسلحەتێک کەوتون لەسەر دەستی حزابەکان ناکرێ. بەڵام هەر لە ناو خودی ئیسلامەوە ئێمە بینیمانە لە سەردەمی ڕابردووە چەندین مفەکر هەڵکەوتووە. ئێستاکەش لە سەرەکە مفەکرینێک هەڵەکەون کە باسی ئیسلاحەکەن ڕەنگە لێرە بیرم لای عەبدوڵڵاهی ئەحمەد النعیم بێ، سەبا مەحموود، تارق ڕەمەزان، نەسر حەمدە بوزێت کە نەماوە لە ژیانە، مەحەممەد ئەرکۆن. ئەمانەیە ئەتوان کە بتوان ڕیفۆرمێکی واسەر پێ بخەن. کاک سیروان دواپرسیارم لەم دیدارە کورتەدا بەڕای جەنابە میدیا توانیوێتی بەرچاوڕوونیەک بدا بە خەڵک بۆ چۆنێتی بەرەنگاربوونەوەی تونڕەوی ئاینی؟ ڕەنگە پێم وایە تۆ باسی میدیای کوردی یەکەیت لە پرسیارەکەتا یان بە شێوەی گشتی با بە گشتی باسمان لە میدیا بێ.
خۆی من کەواتە بێت وا قسە بکەم کە میدیا ئەتوانێت ئەو ڕۆڵە ببینێت بەڵێ بەڵام ئەوەی کە میدیا توانی بێت ئێمە بکەم پێم وایە میدیا کاری زیاتر ئەوەیە کە بتوانێت یەکەم شت زانیاری بگەێنێت دووەم شت هەر زانیاری بگەێنێت بەو شێوەیە کە ڕاجیاوازەکان کە زانیاری جیاوازن بیان تەقێنێ بە یەکترا من پێم وایە میدیا قسەمان لەسەر کوردستان بێ من پێم وایە میدیا هیچ هەستی بە مەسئولیەتە نەکردووە لە بەرابەر ئەم ئەرکەی کە هەیەی و پێشم وایە ئەسڵەن بە ارتجای عەکسیا ئیشی کردووە چونکە میدیا بە دوای پرۆفیت بە دوای قازانجی خۆیەوەتی بە دوای ئەوەی کە مەسئولیەتی بەرامبەر بە کۆمەلگای شان بدات. نووسەر و ڕۆژنامەوان سیروان عەبدوول سوپاست دەکەم بۆ تێبینی و سەرنجەکانت. بەس زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوەش.